دنیادم خوێندکاری قۆناغی یانزەی ئامادەیم لە قوتابخانەی ئامادەی سلێمانی ماوەی 3 ساڵە لەلای عەبدوڵڵا وانەی میوزیکدا خوێنم هەر لە سەرەتاوە تا ئێستا ئەو وانەی میوزیکی پێوتم زۆر خۆشحاڵم کە دوێتەم ئامادە کردووە لەگەڵ تۆ عەبدوڵڵا هیوادارم بەدڵتان بێت سوپاس بۆ سەنتەری خەزایان ڕاپەڕین سوپاس بۆ تەلەڤیزیۆنی پەروەردە My name is Bishran. I'm in 11th grade at Rizgari Secondary School. Dr. Abdullah has been teaching me voluntarily for 3 years now. I want to thank Family Center for making it possible. I also want to thank Stefan deeply for sending me the violin. I'm so happy I have recorded this duet with Dr. Abdullah Jamal. I hope you enjoy it. Hello, my name is Blovan and I'm in grade 7. It's been a year since I've started studying the violin. I would also like to thank the Family Center of Raparin. I recorded this duet with Dr. Abdullah. Thank you and enjoy. من هۆنیام لە قوتابخانەی وانم لە پۆلی نۆ ئەم دوێتەم لەگەڵ دکتۆر عەبدوڵڵا ئامادە کردو پێشکەشتانی دەکەم ماوەی 3 ساڵەوانەی میوزیک دەخوێنم لەلای دکتۆر عەبدوڵڵا سوپاس بۆ سەنتەری خەزانەی ڕاپەڕین و سوپاس بۆ تەلەڤیزیۆنی پەروەردە هیوادارم بەدڵتان بێت یارانم لە قوتابخانەی شاد لە پۆلی هەشت نزیکەی 3 ساڵە لەگەڵ دکتۆر عەبدوڵڵا وانەی میوزیک دەخوێنم خۆشحاڵم کە ئەم بەرهەمەم لەگەڵ دکتۆر عەبدوڵڵا ئامادە کردووە هیوادارم بەدڵتان بێت سوپاس بۆ سەنتەری خێزانی ڕاپەڕین من هۆزیان لە قوتابخانەی وان لە پۆلی حەوتم زۆر خۆشحاڵم کەم دوێتەم ئامادە کردووە لەگەڵ دکتۆر عەبدوڵڵا بۆ ماوەی 3 ساڵ دەبێت وانەی میوزیکم پێ دەڵێت زۆر سوپاس بۆ سەنتەری خێزانی ڕاپەڕین زۆر سوپاس بۆ کەناڵی پەروەردە هیوادارم بەدڵتان بێت اسمي لافين وأنا طالبة في مرحلة ثالثة في كلية فنون الجميلة جامعة السليمانية. يسعدني أن أقدم هذا العمل مع الدكتور عبدالله جمال ساغيرما شاكرة له الإخلاص والتفاني في التدريس وأشكر عاملين في مركز رابرين العائلي.
من هێلینم خوێندکاری دواقۆناغی بەشی موزی لە کۆلێجی هونەرە جوانەکان لە زانکۆی سلێمانی ماوەی 4 ساڵە دووتەوە بڵاوانەی ڤایۆلین پێ دەڵێت خۆشحاڵم کەم بەرهەمە بۆ ئامادە کردەوە سپاس بۆ تەلەڤیزیۆنی پەروەردەوە سپاس بۆ سەنتەری خێزانی ڕاپەڕین زۆر سپاس بۆ دکتۆر بڵاو کە دوو سەزانەوانی موزیکی پێوتون کە هەمیشە وەکو باوکم بووە هیوادارم ڕووتان بێت ڕۆژێک لا ڕۆژە ڕۆژێک لە ڕۆژان هاتوو وتی هاتووتی وتی بخشاتۆ کوڕەکە چوو بۆ ماڵی خاڵی دوایی پێیوت سەلام و عەلەیکوم ڕۆژێ لە ڕۆژان پیاگەت چووە ماڵێ وتی مناڵەکە ترسە وتی باوگە بۆ واوت باوکیشی وتی ئەوە یاری بوو ئەنجا دوایی مناڵەکەی هەڵگرت و بردی بۆ ماڵی خەسووی بردی بۆ ماڵی خەسووی یاری کرد کاتێکی خۆش بەی بە